بەڕاستی ئەمە ماوەیە کە بڵێنەوە زیاد لە چەند کۆبوونەوەی کراوە بڕیارە درێت کە کۆی گشت ڕنگ و بیر و بۆ چوونە جیاوازەکانەوە لەسەر پرسی نەتەوایەتی و نیشتیمانی یەک دەنگ بین بۆ گەنجانی هەم باشوور و هەم هەر سێ پارچەکەی تری کوردستان هەر چوار پارچەی کوردستان لەسەر پرسی نەتەوایەتی یەک دەنگ و یەک ڕنگ بین و پرۆژەی چاکسازیمان هەبێت لە بواری گەنجانە بۆ داهاتوو. ئێمە وەکو تۆڕی هاوبەشی ڕێکخراوەکانی لاوان کە پێکاتوین لە هەموو ڕێکخراوەکانی لاوانی سەرجەم حیزبەکانی هەر چوار پارچەی کوردستان سێ کۆبوونەوەی ڕایشکاریمان کردووە و لە ئەنجامی ئەم سێ کۆبوونەوەی ڕێکەوتین لەسەرەوەی کە ئەم تۆڕە ناوێکیە بێت تۆڕی هاوبەشی ڕێکخراوەکانی لاوان و لەسەر 5 خاڵی هێڵی گشتی وەستاوین لە داهاتووە کاری زیاتر و جدیتری لەسەرەکەین پێمان باش بۆ ڕاگەاندەکانی ڕابگەێنین و ئەو خاڵانەشی کە لەسەری ڕێکەوتوین یەکریزی نەتەوەی کورد و پشتگیری کۆنگرەی نەتەوەی و سەرکەوتنی کەنەکە و دوو بەرەنگاری گۆڕینی دەستوری عێراقی فیدراڵ ببینەوە کە بە شێوەیەک بێت لە دژی گەلی کورد نەبێت و قازانجی گەلی کورد بێت. سێم کۆکردنەوەی توانستی گەنجان هەوڵبین لە بواری ئەدەب و چاند و کللتورە و پەروەردەییە لە ڕاستیە پێشڕەویان بکەین و پەرایان پێ بدەین. پارتی دیموکراتی کوردستان ئاگادار کراونەتەوە بەهۆی ئەوەی کۆبوونەوەیان هەبوو بەشدار نەبوو بەڵام بە شێوەیەکی گشتی پێیان باش بوو.